ئەوانەی کە زۆر لەسەرەوە دوو بەشن بە ئەوەش ڕوونکەینەوە بەشێکیان وەک ئەمریکا و وەک سوێد و وەک ئەڵمانی ڕۆژاوا و فەرانسە و سویس و کەنادا و ئەوانە اقتصادەکان زۆر پێشکەوتووە بۆیە داهاتەکان ئاوا زۆر بەڵام بەشێکیشیان اقتصادەکان پێشکەوتوو نییە بەڵام داهاتیان زۆرە وەک چێ وەک کوێت وەک عەرەبستانی سەعودی وەک قەتار وەک ئیماراتی عربی ئێستا ئەوڵ وڵات الإمارات العربية المتحدة لباري داهاتي سرانه چونکە نەوتێکی زۆری هەیە دانیشتوانیشی زۆر کەمن کە دابەشی دەکەی بەسەری ئەندا دەبێتە 18,000 دلار ساڵێ لە ئەمریکا زیاترە بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە اقتصادەکەی لە ئەمریکا پێشکەوتووترە ئەوە مانایەکی تایبەتی خۆی هەیە مانای چییە؟ مانای ئەوەیە کە ئەوەی کە پێدەڵێن لە فارسیدا اقتصادی یەکپا یعنی لە واقعدا لەسەر یەک اقتصادی دامەزرا كأيش نوتة أكيد نوتة كده يستنيون بفندق يستحر أمره مثلا لكويتا لو داهاتي لبي عايشة ندخلها تبقى آوكش لو أخذ بنوتي فوابو أما كذلك فيش كوتو دبور دبي حمود خسارة فيش كوتو ترين ولاتي آبوري لباري آبوري وطليها أويش دقتك فكم لباشان مختارن پێ مەکەن پێشکەوتووترین وڵات ناڵم لەباری اقتصادیەوە پێشکەوتووترین وڵات ئەو وڵاتەیە کە داهاتی سەرانەی لە هەمووان بەرزتر بێت و ئەوە ئەو وڵاتانن کە زیاتر لەباری اقتصادیەوە پێشکەوتووترن ئەمریکایە و سوێدە و سویسە و فەڕەنسا و ئەڵمانیا دانمارکە و وڵاتی سکاندیناوی بەگشتی و کانادایە و نیوزەلەندا ئەفریقای جەنوبیە ئەوانە کە ئوسترالیایە ئەوانە وڵاتەکانی سەرمایه‌داری پێشکەوتووە ئێوەستا ئەمەیدی شتەکانمان هاتە دەست یعنی تێگەیشتی لە اقتصاددا کە لە کارەوە هاتووی هەتا گەیشتین بۆ گەیشتینە داهاتی سەرمایە ئەم پێ وایە ئەوەندە ئەو بەشەی دەستەکەمان باش فێربین دەستەکانی دیکە ئەوی دیکە کە بێت لەوە خەفەت ئیدی لەوە زەحمەتترمان نییە ئەوە ئیدی لە هەمووان زەحمەتتر ئەوە کە من تێکۆشان بۆەوەی کە سادەتری بکەم بۆەوەی کە لێخەڵ کەەوە بۆ ئەو شتانە کە ئێمە دەبێ بزانین کارێکی بەرهەمهێنەرە کارێکە بەرهەمی مادی نییە تەقسیممان کرد لە پاشان حاصل بەخشی کارە و لە پاشان داهاتی نەتەوەییە و داهاتی سەرانەیە ئەوانە بە نەزەری من باش بزانین لە ئەو وەختە دەتوانین بچینە سەرەوە کە ئێمە ئەو سێ شتەکە باسمان کرد ئەوە متعاقب کرد لە اقتصادی سیاسیدا یانە ئێمە بە دەیان و سەدان ئەوەی پێدەڵێن مەخولە داهاتی دەتەوەی مەخولەیەکە یا کاتێگۆریەکە ئێمە بە سەدانی وامان هەیە کە دەبێت بزانین ئەگە بمانێ باش بزانین بەڵام ئێمە جارێ لێی دەگەڕێن کە ئەوەندە دەبێت بزانین کە بۆ ئەو دەرسەمان پێویستە دەچینە سەر ئەوەی کە باسمان کرد کە بریتە لە سێ بەش من پێشنیوەڕۆ دەتوانم لە واقعدا ئەوەندە باس بکەم کە هەتا بەڵکو بگەینە سەرمایەداری یا لە پاژنیوەڕۆ ئەوڕۆ سەرمایەداری و سۆسیالیزم و اقتصادی مختلف یعنی هەرسێکیان باس دەکەین بەڵام بۆ ئێمە باسمان کرد کە لە سەرەتاوە کە کۆمەڵ دەست پێ دەکا بە بەرهەم مەسەلەی زیادبوونی ئەو بەرهەمەمان باس کرد ئەو نقطەیە حساسەمان باس کرد کە لێوەرە استثمار و تەبەقە و ئەوانە هەموو پێدا دەبێت خەتا دەچیت پێش ئێمە لە علمی اقتصاددا تەرەفین لەگەڵ 5 مەرحلە لە پەرەستاندنی کۆمەڵدا پێش هەمووان ئەوەی کە پێدەڵێن کۆموونی سەرەتایی کۆموونی سەرەتایی ئەوەیە کە لە واقعدا هیچ کەس خاوەنی هیچ وەسیلەیەکی تەولید نییە هەموو پێکەوە کار دەکەن هەموو پێکەوە دەخۆن ئەوەی کە باسمان کرد هیچ شتێکی زیادیش نییە کە یەکێک بێ هەڵی گرێ بۆ خۆی بەڵام من لەوەوە کار ناکەم کەسی دیکە کار بکە من بەرهەمەکەی بخۆم ئەوە نییە هەموو پێکەوە کار دەکەن هەموو پێکەوە دەخۆن لەبەرەوە تەبەقەیش نییە لەبەرەوە چەسانەوەیش نییە
ئەوە پێی دەڵێن کۆمونی سەرەتایی دیارەوە بە سەدان هەزار ساڵ دەبێژێت ئەوە درێژترین مەرحەلەی لە واقعدا ژیانی بەشەرە لەو وەختەوە کە بەشەر پێک هاتووە هەتا ئاخری کۆمونی سەرەتایی لە هەمووان درێژترەوە لە ئاخرەکەی ئەو نقطەیە کە دەست پێ دەکات گوتمان بەشێک پێدا دەبن دەڵێن ئێمە پێویست نییە کار بکەین زیادی هەیە بۆ کار بکەین شەشێکیان ئەوانەی لە هەمووان سەرەوەترن و زیرەکترن و یا رئیس عشیرەت هەیە مەلایە رئیسی قەبیلەیە خلاصە ئەوە کارەکە ناکەن بەکاری نەکرد بەرەبەرە تەقسیم مەرحەلەی دوومەکەی قۆناغی دوومەکە ئێمە پێی دەڵێن کۆلیەتی یا ئەوەی فارس پێی دەڵێن بەردەداری ئەو وەختەیە کە ئێمە لە استثمار هەیە چەسانەوە هەیە زۆر ژوونە ئەی ژەوەیەکە کۆیلە بەردە هەرچی دەیکە هەر بەرهەمێکی هەبێ ساحبەکە دێت ئەوەندەی دەداتێکە لە برسان بۆ ئەوەی کە بتوانێت بینش کاری بۆ بکات و لەوەی زیاتر شتومەکە دەتوانێت بیفرۆشی خرید و فرۆشی ئازاد دەیبا لە بازارێ وەک ئەسپی دەفرۆشی بانگینی دەفرۆشی بەردەشی دەفرۆشی ئینسانەکەشی دەفرۆشی ئەوەش مەرحەلەیەکە پاش مەرحەلەی سێوەم مەرحەلەی ئەوەی کە پێدەڵێن فۆدالیزم قەرەبەگایەتی کە ئەو وەختە دیارە وەزەکە فەرقی کردووە ناتوانێت ئەو کەسێکە کاری بۆ دەکا بفرۆشێت باسی دەکەین کە ئەوە چۆنەوە شێوەی بەرهەمهێنانی لە پاش فۆدالیزمیش سەرمایەداریە لە پاش سەرمایەداریش سۆسیالیزمە کە بۆ خۆی مەرحەلەیەکی سەرەتایی ئەو کۆمەڵەیە کە پێی دەڵێن کۆمونیزم وەختەی بگەین نایە ئەوە ناتوانین گشتا بڵێن چونکە ئەوە دارە زۆر درێژە یعنی لە ئەمری ئێمە حتمما درێژتر جا ئەوە با بڵێن بۆ نەسلی داهاتن بەڵام ئەوەی کە بۆ ئێمە نەغدە سۆسیالیزمەکەی کە باسی باشە لەو پێنجە جا پێم خۆشە دیقەت بکەن ئەوەش مەسەلەیەکی لەو پێنجە کۆمونی سەرەتایی لە هەموو کۆمەڵێکی ئادەمیزادە هەبووە هیچ جێگایەک نییە کە ئەو کۆمونە بەرچاو نەبێت لە هەر جێگایەک ئادەمیزاد هەبووە ئەو کۆمونەش ئیدی جا ئەوە باسی ئەوەش ناکەم کە علم دەڵە لەو وەختەوە کە لە مەیمونەوە بۆتە ئینسان یا لە وەختەوە کە خدا حەزەتی ئادەم و هەوای خەڵق کردەوە ئەوەش باسێکی فەلسەفیەکە گەر کاک دکتۆر خەمیکی خاستکە ئەو فەلسەفەتان پێدەوە ئەو بۆ تاڕوون بکاتەوە کە چۆنە چه هەیەانە بەڵام مەقسەدمەوەیە کە ئەوەیان بێ ئەوەیان بێ مهمە کۆمونی ئەوەلیە کۆمونی سەرەتایی لە هەموو کۆمەڵێکدا لە ئوسترالیاش هەیە لە ئەمریکاش هەیە لە ئافریاش هەیە لە هەموو ئەو وڵاتانەدا زۆریش درێژە سەدان هەزار ساڵ شاید زیاترش باش بەڵام بەردەداری کۆلیەتی بەو شێوەیە کە ئێمە لە ڕۆم و لە یۆنان دەبینین کە وڵاتی کلاسیکی ئەوەن ئەو بەردەداریە ئەو کۆلیەتیە ئەوە لە وڵاتەکانی ئاسیایدا نییە قەت لە ئێرانی خۆشماندا نییە نەبوو لە مصریدا نەبوو کەوا بوو کۆلیەتی بەو شێوە کلاسیکیە کە هاتووە مەرحەلەیەکی قۆناغێکی ئیجباری نییە حتمەن دەبێت و نەبووە جار جار کۆمەڵ بازی داوە بەسەر بینە سەر فەودالیزم دەرەبەگایەتی چ بە پێمان خۆش بێت چ پێمان ناخۆش بێت نەزانم دەرەبەگایەتیایانە ئەو دەرەبەگایەتیە لە هەموو جێگایەکە شێوەکەی فەرقی هەبووە ئەمە دەتوانین لە پاشان باس بکەین کە شێوەی دەرەبەگایەتی مەسەلەن کوردستانی خۆمان فەرقی لەگەڵ شێوەی دەرەبەگایەتی وڵاتانی ئەوروپایی چییە بەڵام هەبووە دەرەبەگایەتیش کەوا بوو دەرەبەگایەتیش وەک کۆمونی سەرەتایی ناچاری بووە و هیچ کەس نەیتوانیوە بەسەریدا باس بکات مەرحەلەیەکی ئیجباری دەگەینە سەرمایەداری دیارە هەتا سۆسیالیزم پێی نەهاتبوو هەموو کەس پێیەوە بوو کە سەرمایەداریش ئیجباریە مەرحەلەیەکە قۆناغێکە ناتوانی بەسەریدا باس بکات بەڵام تەجروبەی هەندێ وڵاتان نیشانی دەکە دەتوانێت و بەتایبەتی تەجروبەی مۆغڵستان نەچین بۆ خۆی تاڵە سەرمایەداری پێک هاتبوو نەچین لە مۆغڵستان ئەوەی کە پێدەڵێن جمهوری تودەیی مۆغڵستان و وڵات جمهوریەکانی ئاسیای میانەی ئیتحادی شوروی وەک قرقزستان و تورکمەنستان ئەوانە وڵاتێک بوو
مثلا لە مغولستان کە ئێستا وڵاتێکی سۆسیالیستیە قەت سەرمایەدار نەبووە، قەت یەک کارگار نەبووە کە کرێکاری تێدا بێ کاری کردبێ و ئیستیسمار کرا. ڕاست لە زمانی عشیرەتی پاشکەوتو و فۆدالیزمی پاشکەوتووە هاتە بازی داوە چۆتە بۆ مارحەلەی قۆناغی سۆسیالیستی. دیارە ئەوە یەک شەرتی هەیە هەڵوا ناکرێت شەرتەکەی بێجگە لە وەزی داخلی کە مەسەڵەن دەبێت هێزێکی ئەوتۆ هەبێت لە باری سیاسیەوە کە بەڕێوەبەری ئەو میلەتەرێ بەرەو سۆسیالیزم بێجگەلەوە یارمەتی دەرەوەی وڵاتێکی گەورەی سۆسیالیستی وەک شوڕەوی پێویست بووە لەنە خۆ بۆ خۆ نەیدەتوانی بەرەو سۆسیالیزم بڕۆ. بەڕۆشتۆ و ئەو وەختە کە باڵتێکی دوور و درێژ لەسەرەوە هەبوو دەیەک لەوانەی کە زۆریش زانا بوون دەیانگوت کە لە مۆغۆڵستان ئێمە دەبێت لە پێشە سەرمایەداری پێبینین کە سەرمایەداری پێک هات لە پاشان چینی کرێکاریش پێک دێت ئەوەی کە تقریبا کۆمەڵەش تا ڕادەیەک بە شێوەیەکی دیکە لەسەر کوردستان دەڵێت چینی کرێکار کە پێک هات پرۆلێتاریا پێک هات ئەو وەختە ئەو چینی کرێکارە شۆڕشێکی سۆسیالیستی دەکا و دەست پێ دەکات بە دامەزراندنی کۆمەڵ لێنین کوتی بۆ هاتی تۆ ئێستا بەدەتوانی بگەی ئەوەی ئەو سەرمایەداریە پێک بێنی ڕاستەوخۆ ئەوە بەرین بۆ لای سۆسیالیزم چه احتیاجێکی من بە سەرمایەداری هەیە چ پێویستێکی هەیە سەرمایەداری پێک بێنی بەڵا هاتم دێ دەکرێت کردو دەوڵێت پێویستێکی دەکرێت بە تەدریج بەرەبەرە بەرەو سۆسیالیزم بڕۆ. یعنی ئەوە کە دەکوترا بناغەی اقتصادی و اجتماعی سۆسیالیزم دەبێت سەرمایەداری پێک بێت لە ڕاستە بەڵام ئەوە لەوێ هیچ پێویست نەبوو وای لێ بێت. من لەسەر ئەو مەسەلەیە تێکێ دەکەم چونکە پێم وایەکە نەک وەک مۆغۆڵستان نا ئێمە کۆمەڵی کوردەواری ئێستا ئێمە زۆر پێشکەوتووترە لە مۆغۆڵستانی ساڵی 1924 کە دەبێتە 6 ساڵەوەی پێش ئێمەی ئێستا زۆر پێشکەوتووترە بەڵام هەندێ شەباهەتی بەو وەزعە هەیە سەرمایەداریەکی زۆر گەورە لە کوردستاندا پێک دەهاتووە پرۆلێتاریایەکی ئەو توش بەرچاو ناکەوێت. ئایا ئێمە ڕابوەستن سەرمایەداری و پرۆلێتاریا پێک بێنین کە ئەو وەختە بەرەو سۆسیالیزم بڕۆ یا دەتوانین ببێ ئەوەش بکەین. ئەوەش بۆ خۆی باڵێکێکە هەروە ئیشارە دەکەم بۆ ئەوەی کە لە ینی زمینەی فکریتان بدەمێ کە ئەوە هەیە بەڵام با بگەڕێنەوە کەەوە ئەو لەو 5 مەرحلەیە دیارە پاش سەرمایەداری سۆسیالیزمیش بە نەزەری ئیجباریە چونکە هیچ ڕێگای دیکە نییە سەرمایەداری کە کۆمەڵێکە کە چێوساندنەوەی تێدایە دەبێت لە بین بچێت دەبێت یەک شت ببێ بە معیار لە دوا ڕۆژی کۆمەڵی ئادەمیزاددا هیچ کار هەست ئیمتیازێکی دیکە نابێت چونکە فۆکەس کوڕە ئاغایە دەوڵەمەندە ئەوی دیکە کوڕە سەرمایەدارە دەوڵەمەندە ئیمتیازاتی هەبێ لە حاڵێکدا ئەوەی کە مەسەلەن لەباری خۆیەوە شاید کار باشتر دەتوانێت بۆ کۆمەڵ بکە ئەو داهاتی کەمتر بێت. ئێستا ئەو داهاتی سەرانە لە وڵاتی لە ئەمریکادا چۆن دابەش دەکرێت مەسەلەن فەرز دەکەین خانمی کریستینا ناوەکەتان بیستووە ئەوە کچی ئوناسیسە ئوناسیس کابرایەکە یۆنانی لە ئەمریکا گەورە بوو دیارە وەفاتی کرد کە لە پاشانی ژنی کەنەدیشی هێنا ژاکلین کەنەدی هێنا لە ئاخری ئەمری خۆیدا ئەو کابرایە زۆربەی زۆری کەشتی نەوتکێشی